بەناوی خدای بەخشندەی میهرەبان بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام سەلام و میهرەبانی خدای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵ و شادومەنین کە لە دیمانەیەشتری تایبەتە لە خزمەتیەوەی ئەزیز و خۆشەویست دەبین لە خزمەتی زۆر بەڕێز جەنابی مامۆستا نامیق هەنارەی. خۆشەویستان ئێمە دەزانین هەر لە کۆنەوە مامۆستایانی ئایانی ڕۆڵێکی و دەورێکی کاریگەرێکی تایبەتیان هەبووە لەنێو کۆمەڵگەی کوردەواریە پێشەنگ و پێشەوا بوونە. جێمە لە خزمەتی جەنابی مامۆستا لە سەروبەندی هەڵبژاردنە ئاڕای جەنابی مامۆستا و مامۆستایەکی ئاینی وەردەگرین. ئاخۆ ئێمەمان تاک بە تاچی موسڵمان کە بەرەو پرۆسی هەڵبژاردنە ڕۆین دەبێ نەسیحەت و ئامۆژگاری ئەوان چی بێ بۆ ئێمەمان چێن ئەوانێک کە دەبێ ئێمە دەستنیشانیاکەین کە بیان نێرینە ئەو شوێنێکە چۆن دەڵێ هەم یاسای لێ دەردەچێت هەمیش دەبێنە فەرمانڕەوایی موسڵمانان بۆ ئەوەی هەم لە ژیانی دنیادا بتوانین بە شێوەیەک بژین کە حەق و مافەی کە پێویستە لەسەر دەسەڵات و حکومەت جێبەجێکە و هەمیش لە ڕوانگە شەرعیەکەوە بۆ دیندارێکی ئازادانە فراهەم بکرێت بۆ تاک بە تاچی گەلەکەمان. بەناوی خۆمان ئێوە ئێز و خۆشەویستەوە بەخێرەتن زۆر بەڕێز جەنابی مامۆستاکەی مامۆستا سەلامی خوای گەورە لەسەر بێ بەخێر بێ. عەلەیکم سەلام الله بەرەکات و سەلامی خوای گەورە لە ئێوەش بێتن یاخوا بەخێر بێ. مامۆستای بەڕێز وەکو مامۆستایشی ئاینی پێمان بڵێن پرۆسی هەڵبژاردن کە لە بەردەمی ئێمەمانە 4 ساڵ جارێک دەکرێت ئامۆژگاری بەڕێستان وەکو مامۆستایشی ئاینی ئێمەمان دەبێت چی بکەین و چۆن بیرکەینەوە لەسەر چه ئەساسێک بڕیار بدەین یان ئەوەتە بەر لەوە ئێمە بڕۆینە پرۆسی هەڵبژاردن یان ئەوەتە دابنیشین لەمانە بڵێن هیچ بەمە ناکرێ با لێی گەڕین باشترە. بەناوی خوای گەورە و میهرەبان سەڵات و سەلام بژێ بەسەر پێغەمبەری نازدارمان صلی الله عليه وسلم و ئێوەش بەخێر بێن یاخوا. دیارە ئەو پرۆژەیە کە 4 ساڵ جارێک دووبارە دەبێتەوە ئەوە بڵێن و نەڵێن نیزامی بەڕێوەبردننی دەوڵەتە و بەڕێوەبردننی حکومە لەناو کۆمەلگا و لەناو میلەتە. ئەگەر ئەمە تەماشا بکەین نەواقعی ئەو ڕۆکەدا کە نیزامی پەرلەمانی هەیە ڕاستە نیزامێکی دیموقراتیە دەڵێ حکم الشعب للشعب ئەمە غەڵەتە بەڵام چییە بوویتە ئەمری واقع یعنی وەکو دەڵێ متەسەلیتە شتێکی نییە بەخۆشی و پێخۆشببوونی مسلمانی بی ئەو بۆ خۆی هێنابی و داینابی ئەگە ناوکو مسلمان دیارە کە لە ئیسلامدا میسانن شێوازی وڵات بەڕێوەبردن و هەروە حکم ڕانیکردن و دیاریکردنی حاکم و دیاریکردنی بەرپرسان و دەمڕستان ئەندامانی شوڕا و هەر ئەهلی حەل و عەقد ئیسلام فەرمانڕەوایە کە حکومەکە. ئەی ئێستا ئەمەی مسلمان بەڕاستی ئەمە وەکو مامۆستایان زۆر جار دەبیستین یان هەندێشتی لە پەیجەکان دەبینم یان لی دەبیستم یعنی تەواو پێچەوانەی شەرعە خەڵک وەلێ دەکاتن کە بە هیچ شێوازک نزیکی و هەڵبژاردنەی نەکەویتەوە. پێم وایە ئەوە تێنەگەیشتنە لە دەقەکان تێنەگەیشتنە لە واقع تێنەگەیشتنە لە مەقاسیدی شەرعی چونکە شریعەتی خوای تەبارەک و تەعالا کە هاتووە دائیمەن لە بۆ بەدەستهێنان و چەسپاندن و پێدانی مەسالیحی ئینسانەکانە عیبادی خوایە سوبحانەه و تەعالا کە واقعی ئەمڕۆکە هەیە ئەتۆ هیچ دەورت نییە هیچ دەستت نییە تێیدا کە بەسەردا سەپێنراوە باشە دەکرێتن لەو پرۆژە و لەو پرۆسێشدا ئەتۆ دەوری تەمەشاکردن ببینی ئەوجار ئەو کاتە ئەتۆش هەنجینێ پێت بگوتێت تۆ کەسێکی لاوازی کەسێکی بەتەنیای کەسێکت نییە کەیفی پێت بێ پشتت بگرێ لەگەڵت دابێ ئەتۆ چی زیادی ئەو کاتە تۆش کەسێکی لێرە پێت وایە ئەمر بە معروفەکەی نەهی لە منکەر دەکەی مەشروع و پرۆژەیەکی ئیسلامیت پێە بۆ نمونە مەشروعێکی دینیت پێەیە دەتوێت بەقەدەر توانە پێکرانی خۆت خزمەتەشی ئیسلامی بکەی خزمەتەشی ئەم خەڵکە بکەی بە ئیسلام. هیچ ڕێک نییە ئەتۆ بگێ ئەو شوێنەی دەربارەی ئیلا دەبی شتێکی مەدەنی بکەی ئیلا شتێکی مؤسساتی خەیری بکەی ئەوە هەموو کەسێک پێی دەکرێتن. ئەی چۆن دەکرێت مسلمان لە دەوری لە سیاسەتا نەبێ لە وڵات بەڕێوەبردنان نەبێ ڕەئی نەبێ یان هیچ نەبێ لە پێگەیەک لە شوێنێک دەبێت تەبعاً بۆیە ئامۆژگاری ئێمەی مامۆستایان ئەوەیە لە بۆ هەموو مسلمانان کە گوێ نەدەنە ئەو قسانە ئەو شتانە کە ساردیان دەکاتەوە بەڵکوم بچن بە تینێکی گەرم و گوڕەوە بچن تەواوی پاڵپشتی مسلمانان بکەنوی ئەو کەسانە بکەن کە پارێزەری دینیانن کە پارێزەری ژیانن پارێزەری مافیانن کە پارێزەری بەها بەرزەکانیانن. لۆیە پێویستەتی شریعەت هەیە کە لە فقیش باسی کردو ئەمە دەڵێنە مسلمانان بەشداری بکەن لەو پرۆژەیە
و پرۆژەیەکە کەوا ئەوان دەتوانن میسانن دەوری خۆیان تێدا ببینین ئەگە هەموو بە گڕوتینێکی گەرمەوە مسلمانان ڕووی تێ بکەن و بدەن ئەو خەڵکانەی کە شایستن کە ئەو کەسانن کە خاوەن دینن خاوەن ڕەوشتن خاوەن خزمەتی ئیسلامەتی و دینداریین کە بە ئەرک و واجبی سەرشانێکی ئیسلامەتی ئەزان خزمەتکردنی خەڵکی ئەوجار بە هەموو خزمەتەکانەوە خزمەتی پەروەردەیی بی خزمەتی فێرکردن بی خزمەتی میسانن ژینگەیی بێ خزمەتێکی دارایی بێ خزمەتێکی بەڕێوەبردن بێ هەر جۆرێک لە جۆرەکان بێ کەواتە ئەمە لەسەر مسلمانان پێویستە مشارەکە بکەن و بەشداری بکەن باشترینیان چاترینیان بەڕێزترینیان بە ڕەوشترینیان و هەروەها بە ئامانەتدارترینیان بەهێزترینیان و ڕازگۆترینیان هەڵبژێریتن و بەواجبێکی شەرعیش بگرە هەندێک لە زانایان کە دەفەرمون وەکو ئیبن عوتەیمین دەفەرمێ بەواجبی دەزانین مشارەکەکردن تێیدا لۆ ئەوەی بتوانین تەقلیلی خەڵکە کەمەکەی بکەینەوە تەکسیری خەڵکە زۆرەکە بکەین واتە کەمکردنی خەڵکە خراپەکە و زۆرکردنی خەڵکە باشەکە چکە لۆ ئەتۆ لەو شوێنە ئەمن بچم یان نەچم ئێستا من وا دەڵێمە خەڵکی خۆمان زمان پرسیارەکەمە مساو دەکەن عفو ئەوانەی کە دەڵێن مەڕۆن ئەو چۆن دەڵێ دەڕواتە هەمبانەی چێ ئەو لە سوود و کەلک و قازانجی چێە تەوان بە ناوی دین و لە پەنادین و بە ناوی دین دەڵێن مەڕۆن و حرام و باش نێ و زائز نییە لە کاتێکە بەس دەنجی مسلمانەکان کەم دەکات هی ئەوان ئەو ڕێژەی دیاریکراوە هەر بۆیان دەچێ دەڕوا طبعاً ئەوان دائیمەن بەرێن ئەوانەی بەرامبەر خراپەکار کۆمەڵێک هۆکار بەکاردێنیتن بۆ ساردکردنەوەی خەڵکی دوورکردنەوەی بە تایبەت مسلمانان لەو پرۆژەیە ئەو جار چینێک دەڵێ کورسەکان دیاریکراون چینێک دەڵێ شەرعیەتی نیە لە پەنادینەوە لۆ ئەوێ تا خەڵک لای شتێکی نۆرمال بێ ئەویش هەر حاکمی یەکەم و دووەم بێتن و مسلمانیش هەر ببێتە تۆپێکی بەرپێ بە کەیفی خۆی چی پێبی و ئاوای لێ بکاتن ئەوە غەڵەتەشی گەورەیە چووکە مسلمان کاتێک پاشەکشەی کرد لە ساحەی سیاسیدا بەڕاستی وجودی کە نەبێ ینی زەرەر بە ئیسلامیش دەگا بێجگە لە مسلمانان کۆمەڵی قوانین و یاسا دەردەچێتن هیچ کەسێک نییە لێ بەرگری لێ بکە هیچ کەسێک نییە یاخود لەو ژوورە تاریکانە ئەگەر بەخۆی مسلمان تێیدا لەوێن دەرێن نەبی هەست و نستی ئامادە نەبێ و جێبیست نەبێ مەشروعەکانی کە دێنە ناو ئەو برێن دەستگایە ئاگای لێ نەبێتن ئەو کاتە چی بەسەردی خەڵک بەڕاستی لە دینی لێ مەنەعەکرێتن ئیسلامەچێ بەڵکم ئەگەر تەواجودێکی هەبی هیچ نەبێ بە حضوری مسلمانان بەهۆی هێزی مسلمانان بەهۆی چەند ئەندامێکی مسلمانانەوە دەکرێت ڕێگری بکرێت لە کار خراپ کەواتە ئێستا کە ئەو بڵێن دیعایەت وشتانە هەر هەمووی لە مەسلحەتی خەڵکێکی میسانە خراپە لە خەڵکێکی ئەلمانیە لە خەڵکێکی بیسارن کەوا دائیمەن مەشروعیەتی شخصی خۆی و دەوروبەری خۆی و کەسوکاری خۆیتی ئەگەرنا هیچ قازانجێک ناگەینتە مسلمانی بەوەی کە مسلمان بەشداری نەکەویان ساریکە بەڵکم هێلکەکەی لە سەربەتەی خەڵکێکی نار و نەحەز بەخوا و بە خەڵکەکە بە ئیسلام بە مسلمانان دەکاتن شک و گومانی تێدانێ بۆ ئێمە دەڵێن گوێ لەو کەسانە ڕامەگرن چون کەمانە هێشتا نەگەیشتونە و ئاستەی لە علمی واقع شارەزابن فقهی واقع شارەزابن بەڵێ علومی شەرعی هەیە بەڵام علومی شەرعی کافی نییە بەبێ فقهی واقع بەبێ علمی واقع تۆ بزانە چ دەگوزەرێ لە دەورت و دەوروبەرت و لە ناوڵات و لە شوێن مسلمان ئاوا سادە بێتن حاشاک ئەمن وا دەبینم ئەو کوڕئی خۆم وا دەبینم وەکو قەومی جوولەکەکەی کاتی خۆی دایانگۆتە موسای عەلەیهی سەڵات وسەلام اذهب أنت وربك فقاتلا إنها هنا قاعدون يعني دەوری مشاهدەی ببینی پێ دەکەنێتن پێیوە ئەو بە ئاسانی ئاوا قسە گەورانە دەکە پێوە بە ئاسانی مارەسەی دینی خۆی دەکە پێوە کە شک و گومانمان تێدانی ڕۆژێک دێ کە ئەگە دەنجی مسلمانان کەب بکرێ ڕەنجیان بزر بکرێتن و هەروەها لەو پێگە و شوێنە جێگایانە حساسانە کەوا تەواجودیان نەبێ واللهی شتیوا دەکرێتن عقل تەسەور ناکە لە داهاتوە قسەم ببینێ بۆ خەڵکی ئەوەی دەبینین لە وڵاتانی جێدیکە کە مسلمانە تەواجودیان نییە دەنجیان نییە ڕەنجیان نییە هێزیان نییە جەماوەریان نییە لەبەرەوەی لەکن ئەو خەڵکەی کە سیاسەتەکە ئەوڕۆکە ئەوە لەکنی پێوەرە ئەوە لەکنی قیاسە هیچ نەبێت دەڵێ جا کاکە چار کەس دەنجی نەداوەتە تو تاکە تۆ کورسیەکەت نییە میسانن کاکە تۆ چ باسی دەکەیت و لۆتنی هەقسان بکەیت کابراشی لە خۆدانشی بڕۆ خەریکی مریشک تەوزیعکردن و پارە تەوزیعکردنی بێتیم بە فەقیر و هەژار ئەویشی تویشی تو نیە باسی ئەوە بکەیت ئاسلیش لە ئەساسدا بەشێکی هەرە گەورەی ئیسلام سیاسەتێکی شەرعیە سیاسی شەرعی بەشێکی هەرە گەورەی و ئیسلامە هەموو پێغەمبەران سەڵات و سەلامی خوان لەسەر بێ هاتوونە بۆ ئەداکردنی وەزیفەی هەرە گەورەیان کە سیاسەتی شەرعیە بەسەر قەومەکانی خۆیاندا ئەو جار مسلمانان
ڕێخێخستنی ژیانیانن دنیایانن بەپێی ئەو بەرنامەجوانی شریعەتی خوای چکە مسلمان ئەوە هیواتی و ئاواتی دەستە هەر شوێنێک هەر جێگایك هەر دەستگایك دەیەوێ بەپێی بەرنامەجوانەکەی ئیسلام دەنجی هەڵینیتن بەپێی بەرنامەجوانەکەی ئیسلام میسانن مافی خەڵک داوە بکاتن بەپێی بەرنامەجوانەکانی ئیسلام بەرگری لە مافی خەڵک بکە لە کەرامەتی خەڵک بکە لە دینی خەڵک بکە لە ژیانی خەڵک بکاتن بە تەئکید پێویستە بەشداریکردن و مشارەکەکردن لە واقعەتی وەکشی ئەو ڕۆکە کە ناکرێ ئەتو دەوری مشاهدە و دەوری قاعدون ببینیت چکەمە دەسیفەتی ئینسانی مسلمانان ئەوە نێ مشاهدە بێ بەڵکم ئەو هایە وەکو ئەو سەحابەی پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم لە غەزوەی بەدر فەرمی ئەی پێغەمبەری خوای ئێمە وەکو جوولەکەکان نارین ئیذهب ئەنتە وەڕەبوکە گوتیان بە موسا عەلەیهی السەلام وسەلام ئیذهب ئەنتە وەڕەبوکە فەقاتیل ئینەها هونا قاعدون نا بڕۆ ئەنە مقاتیلون ئەمە لەگەرتدا دەبین دەبی ئەمەی مسلمانی ژووکە و سەحابە بەڕاستی لەگەر هەمان ئەو پرۆژەیە دابین کە خزمەتی ئیسلام دەکاتن ئێمە لەگە ئەوەی کە خزمەتی ئیسلام ئەگەر خزمەتی ئیسلام نەبوو مسلمانان نەبوو هەمیش دێم لەگەمە بە بەڵام کەسێک هاتووە یعنی دەنگ و ڕەنگەکی ئیسلامەتی میسانن بەرز کردوتەوە بوتافاتی ئیسلامی دەڵێتن و پاشان مێژوەکی هەیە لە خزمەتکردنی ئیسلام لە ڕەوشت بەرزی لە ڕاگەاندنەکانی لە کارەکانی لە پرۆژەکانی مادەم بۆنی دین و ئیمان و ئیسلامەتی و ئەخلاقی دێدێ واجبە لەسەر من و توی مسلمان و ناو کۆمەلگای پاڵپشتی بکە و سەری بخە بۆی ئەو مادەم جێسی قەبووە مێژوەکی چەند ساڵم لێ بینیوە با ئەو تەجربەی ببەمە شوێنەی دیکە با بەرزتر بێتن با گەورەتر بێتن با دەورەی بالاتری بدەمە بەردەوام بێ با بەردەوام بێتن هیچ نەبێ ئەگەر قازانجیش خۆنەکەی هەرنە لە زەرەکەی پارێزراو دەبی کاکەگە حکمی ئیسلامیش نەگەڕێتەوە خۆ هیچ نەبیتن دەتوانی کەم بکەوە لە دوژمناتیکردنەکەی دینەکەی خۆتیان ئاگاداربوونت لە ڕێگریکردن لە کۆمەڵێک پرۆژە و یاسایان خەڵک ئاگادارکردنەوە گەت و کەست دەوێت نەبی چێ بە تو دەڵێمە پرۆژەکمان هەیە دژی ئیسلامە دژی خوایە دژی ڕاگررتنی دەرسی دینیە لە مەکتەبێت چێ بە تو دەڵێ کەس ناڵێ هەمووی دەڵێ لەوێن دەرێ فێڵت دێ دەکە دەرێ مەهاتینە و خزمەتی دین و ژینتان بەڵام مسلمانەکەی درۆی ناکە ڕازگۆیە دەڵێ کاکە وەڵام مەشروعکە ئەوە تەش ئەوە بەڵگەکە بەواقعی بینانە پێت پیشاندا ڕازگویانە ئەوان لێوێنە بن یاساکە دەردەسێت لەسەر باقی مسلمانان باقی تەنفیز دەکرێتن و هەر هەموو چ پێ دەکرێتن فەرموویستە کۆمەڵێک یاسا هەیە چێ دەتوانێت لە بەری بچێتە دەرێ چیان بێتن بەسەریدا تەرفیزی ناکە کەواتە بەڕاستی دەبێ مسلمان دەورێکی کاریگەر و گەرم و گوڕ ببینێ لە بەشداریکردن لە پاڵپشتیکردنی برا مسلمانەکانی کەوا فعلەن دیفاع لە دین و ژینیان دەکەن ئیسلامیەکان پرۆژەگەلێکی زۆریان هەیە هەم لە سەحوە هەم لە داعوا هەم لە نووسینگە هەم لە ئەو دەستگایانەی کە هەیەیان کاریگەرێک یەکجار زۆریان هەبوو بەتابەتی لە ڕووی ئەخلاقی کۆمەلگا ینی لە لووتکەن شکر ینی دەکرێ بڵێن ئەو کەسانێک کە دەنگەدەن لەو خێر و چاکە و سەدەقانێک کە بەردەوام دەبێت بەڵکو بگرە زیاد دەکا بەنەمانی ئەوان لەوانەیە پرۆژانە کە بکرێنەوە لەلایەن دەسەڵاتەوە لەگەڵ ئەو خێر و سەدەقە و چاکە و خەیرانێک کە هەیە تێدا بەشدار دەبن دەنگ دەر هیچ گومانی تێدانە هیچ گومان تێدانە کە ئەتوو لەگەر هەر کەسەکی دابووی لە خێر و چاکەی ئەو خەڵکەی بەشداری لە هەر ئاستەچی بی لە هەر شوێنەچی بی لە هەر جێگایەکی بی مادەم ئەتوو هۆکاری سەرخستنی هۆکاری بەرەو پێشبردننی ئەتوو هۆکاری دانانی ئەو شخصی لەو جێگایەی ئەو خێر و چاکەی کە هەیتی لی بەشداری ئەو شەڕ و خراپەی کە هەیتیشی لی بەشداری خەڵکی چاکت بردەجێی چاک هەر چاکەیەکی کرد خێرەکە لە ئیتۆلۆ چکە پێغەمبەر صلی الله علیه و سلم الدال على الخير كفاعله مادەم ئەتوو دلیل بووی مادەم ئەتوو ڕێ بووی ئەتوو هۆکار بووی لە بۆ خێرێ خەڵکێکت بردەوێت دەرێ و کەسە کارێکی خێر دەکە چاک دەکە باش دەکا کەفاعیلیه بەبێ ئەوەی ئەتوو کردبت بەس چونکە هاندانەکی توی تێدا بووە پاڵپشتێکی توی تێدا بووە قسەی خێری توی تێدا بووە پەنجەمۆرەی توی تێدا بووە ئەو ئەهلی خەیرە ئەتوو لە هەموو خێرەکانی بەشداری پێغەمبەر فەرمی کەفاعیلی بە هەمان شێوە سەیئەتەن کەسێک ئەگەر شەشی خراپ دابڕێژیتن و ڕێکی خراپ هەر بژێتن و خەڵکەی خراپ هەر بژێریتن ئەوە عەلەیهی ویزڕه گوناحی ئەو کەسێک کە لەوێ دەیکا لە هەر مەشروعێکی کە گوناحبی لەسەرە تۆ هەمان گوناح بەبێ ئەوەی لە گوناحیوی کەم بێت یعنی ئەگەر کەسێکیش بۆن ئەو مەفهوم مخالفەکەی بالفعل کە کەسێکی خراپەکە بکە بە هەمان شێوەیە تێدا بەشدارە ئەگەر کەسێک بۆ منە کپی لێ بکە بڵێ ناڕۆم حەقم نییە کرای خۆم گرتێ بانەی بیان بەشدار نابم ئەو شتەیدا لێرە مزنیبدەی بۆی کە بۆ نەڕۆیشت دەستی چاکەکەیان دەستی برایەکەی بگرێکە بۆی فعیلێکی خێر ئەنجامدا فعیلێکی خێر گومانی تێدانێ ئەمە کۆمەڵێک واقع زۆرە میسانن دەتوانین بیهێنینەوە بە بەڵگەیەک لەوانە کاتێک کە خوای گەورە قەومێک لە ناو دەباتن یەک پیاوی ساڵحی تێدایە مەلایکەتان دەچنەوە خزمەت خوای رب العالمین یا رب العالمین ئەن فیهم فلانە کەسی تێدایە و خوای گەورە هو ئەعلم دەزانێ فلانە کەسە یعنی کە نەما زۆر کەسێکی ساڵحە فەرمی بڕێ یەکەمدا بەسەویدا بڕوخێن و عەزابی بدەن پێ ئەوجار لەبەر ئەوەی
یەک ڕۆژان دەم و چاوی گرش نەکردیە لەسەر خوا یەک ڕۆژان مووقیفەچی نەبوو لە بەرامبەر خراپەی ئەو هەموو خراپەکارەی لۆ خۆت صالحی صالحی تو دەبێ مصلح بی نەک صالح ینی خدا صالح بوون بەوەندە لێمان ناگەڕێ صالح بی بەسە ئەدی مصلح بوون دەوری مصلح بوونی دەبێتەوە ببین وکو مسلمان تەمەشاکە لە پێغەمبەرەوە فێر دەبێت ناگەر هەتا پێغەمبەر ساسم صالح بوو هیچ کێشەی هەبوو هیچ مشکلەی هەبوو کەس ڕۆژێک پێی گوت میسانە ساحیر کەس ڕۆژێک پێی گوت مەجنون کەس پێی گوت میسانە ئینە هەدا لە شەیئون یوراد کەس پێی گوت کاهین کەس پێی گوت هیچی پێ نەگوترا هەتا 40 ساڵە هەت لەو دەمێکەوە هەتا صالح بوو پیاوە بوو پیان دەگۆ صادق پیان دەگۆ ئەمین ماڵی خۆیان لە کندادەنا لەگەر کاتێک بوو بە مصلح لە یەکەم کەسی نێزیکەکانی خۆیان گوتیان ئەوە ئینەهو لە مەجنون ئەوە ینی تەمەشاکە کەواتە بەڵێ گونەحبار دەبیتن لە بە بێمەوقیفی بێ هەڵوێستی چونکە تۆ چی کاکە داری بەردی ئاسنی شوشەی چی هەست و نەستت نییە ئەتوە تاکەی میسان بێ هەڵوێستی پاشە فەرمو جەنابەت ئەوە بێدەنجی کاکە خۆ ئەتۆکو مسلمانێک ئەتۆ چییە مەشروعی تو چییە کاکە چت باشتر پێە چت چاتر پێ تەقدیمیکەی خزمەت کەی فەرمو هەتامە برین خەڵک لەگەوەی بن کاکە ئەتو هیچت نییە و دانیشتی و خەڵکی سادەکەەوەی خۆتی لێ دەکەی بەس ئەوەندەی زەربەی لە ئیسلام لە مسلمانان دەدەی ئەوەندەیە میسانن دەوروبەر و پێگەی مسلمانان کەم دەکەیەوە نەحەزانی ئەو ئیسلام مسلمانانش ئەتۆ دەوروبەری قەرەباڵغەکەی چکە لۆ ئەو خەڵکی خۆی وەلای هەمووی دەچێکەواتە و کاتەی بە کەمترین ڕێژە میسان کە خەڵک بەشداری بوو زۆرترین ئەندام ئیوی دەبیتن مسلمانیش لەو گۆڕی دەبیت کەواتە گونەحبار دەبی لە ئاستی ئەوەی کە ئەتوخوای کەورە دەفەرمی باسە کاتن دەفەرمێنی استەنصەڕوکم فی الدین فعەلەیکم النەصر خاکە من مەشروعەکەم پێ بۆ خزمەتی دین داواتان لێ دەکەم سەرم خەن بە نەسی ئایەت فعەلەیکم النەصر خوا دەفەرمێن واجبە نوسڕەتی بدەن پشتی بگرن سەری بخەن کەواتە چۆن گونەحبار نابی تو ئەمرێکی خوا شکاندیە کە نوسڕەتی برا مسلمانەکەت نادەی بەڵام مسلمانەکەت ئەگە مەشروعەکەی مادیە سەرچاو ئەگە مەشروعەکەی مەشروعێکی زدی ئیسلامە سەرچاو قەید ناکە ئەمەش دێم لەگەریوە ئەمان وا دەبینی مەشروعەکەی دەڵێ کاکە ئەمن دەمەوێت بچمە وێن دەرێ بەقەدەر توانا و هێزی خۆم و پێکرانی خۆم و پاڵپشتی خنگۆ ئەمن دیفاع لە دین دەکەم لە ژینتان دەکەم بە پێی ئەو دینە ئێفەکەواتە واجبە ئەتوو لەسرت کەسێکی ئاوا میسانە پاڵپشتی بکەی سەر بخەی نەکدا بنیشی و بێدەنگبی بێ مووقیفی بەری خەڵک گونەحبارەکە دەنگ نەداتە مسلمانە لە ڕۆژی قیامەتێ بە ئەندازەی ئەو 4 ساڵێ هەر گونەح و تاوانەکدری هەمووی بەشدارە و هەمووی شەریکە بە نەسی قورئان و بە نەسی حەدیسی پێغەمبەری صلی الله علیه وسلم بەڵێ هەرێشێک لێ مامەسا کۆمەڵە گلێ و گازاندەی هەیە لە فەرمانڕەوایی ئەوەی کە حکومڕان و فەرمانڕەوایی ئەو گەلە دەکا بۆ نمونە بڵێن ئێمە وەکو بەڕستان فەرموتان لە ماڵی هیچمان بۆ ناکرێ بەڵام دەکرێ ئێمە چینێک بنێرین لێ بتوانن بڵێن نەخێر بۆ ئەوانێک کە زوڵمە ستەمە چەسانەوەی گەل و میلەتە یاخود بێ ڕێزە بەرامبەر بە مەبادی ئەنەگۆڕەکانی ئیسلام یعنی دیسانەوە دەکرێت ئێمە بڵێن بەڵێ بوونی ئەوان لەوێ زۆر باشتر دەبێ بڕۆن نەک ئەو خۆمانی لێکڕکەین هیچ مەزای تێدا نیە بوونی مسلمانان ضرورەتێکە لەوێن دەرێدۆ ئەوەی بتوانن هیچ نەبێتن هەندێک لەو کورسیانە میسانن لە شەڕ کەم کەنەوە خێری بێخنەجێ ئەوە یەک دوو ئەمن یەک نمونەی پێغەمبەر موسا دەین و عەلەیهی سەلام چونکە ئینسان تێگەیشتن لە دەق فەهمی نوسوس زۆر مهمە من لەگە ڕێزم لە ئەو برادەرانە بەڕاستی هەتا ئێستا کە لە دەقەکان نەگەیشتوونە ئێستا تەمەشاکە باشە دەڵێتە نەبزە کاکە چت پێ دەکرێت بە کورسێکی بە دوو بەسەیان غەڵەتە ئەو قسەیە ئینە ئیبراهیم کانە ئومەتە واحیدە خۆ بەتەنیش بوو کاکە پێغەمبەر موسا عەلەیهی سەلام کاتێک چۆ بەرامبەر فیرعەونی کە مەوعیدەکەی دانا فیرعەون داوای لێ کرد کاکە مەوعیدەکی دانێتی یەوم الزینە ڕۆژی جێژنەی داناو نێت ڕۆژی خۆ ڕازان و جوانیە پێغەمبەر موسا عەلەیهی سەلام چی لەگەدا بوو کاتێک چوو بەرامبەر بە فیرعەون و حەشاماتی فیرعەون و ئەو هەموو سحربازە بە قووەتەی هینا کۆی کردو لە ساحەی لە بەرامبەر موسای عەلەیهی سەلام ئەو هەموو خەڵکەش وا جەماوەر هەمووی لەگە فیرعەونی کۆبوویتەوە چەند کەسی لەگە بوو کاکە بە تەنها خۆی و هاڕوونی برای بوو چی تێ لەگەدا بوو ئەو جار بزانە بەڵام خوای گەورە قیسەکەمان لۆ دەجێرتەوە لە بەرامبەر ئەو هەموو خەڵکە خراپەی ئەو دەسەڵاتە خراپەی یەک قسەی کرد کەوا توانی چ بکاتن یەک قومبەلەی برێن زەڕینەوەی بتەقێنێتەوە بەقەدەر ئەوە تەسیری هەبوو لەو شوێنەوە چۆن تەماشای قورئان کاتێکەوە وتی ئەنە ڕەبکم الئەعلا و ئاوە خەڵچینەوە هاتیە و موسا سحر بازە و ئەوتە ببینین تەمەشاکەنەوە دەویست ئەوها قەناعەتی بە خەڵکی بینی خوای گەورە فەرمووی لەسەر زاری موسا عەلەیهی سەلام بە فیرعەون و بە خەڵکەکەی دەوروبەری فیرعەون و لەو حەشاماتە یعنی وەکو وابی برین دوو ئەندا پەرلەمانە ناو 300 ئەندا پەرلەمانی عەلمانی بڵێتن چی تەشبیه نەبی لە ئاسی پێغەمبەری دوایە خەڵک هەمانی نەکا دەفەرمووی
لا تفتروا على الله كذبا فيسحتكم بعذاب ومن افترى وقد خاب من افترى فرمي لا تفتروا على الله كذبا افتراء بس أخواه ومكن سبحان فتنازعوا بينهم مباشرة فاي تعقيب لبو سببية لبو تعقيبة لبو ترتيبة تماشى يا كوثر خواهي فرمي فتنازع يا كوثر بوقسي نزاع كتبين حتى قيشت الرادي أو ميسان باشي تن موقفيك وقسي كرنيك قيشت الرادي السحر بهذا كان همي إيماني بينه بينه جبهي موسى عليه الصلاة والسلام زدي في العون راب وصنوه كواتب زانة تاكا كسي يقسي كرد بلان قسەکەی بەقەدر قوتبەلەیەکی گەورە تەقینەوەیکی وا گەورەی ڕوودا نزاعی دروست کردە نێواندا کە نزاعیش دیارە وەدیە معنەت فإن تنازعتم في شيء يعني کێشەی کەواتە بووە ڕاجیایی دروست کرد بە واسطەی قسەشی کەواتە سبەینێ مەشروعەک دێ بای هەندێ ئەمە ناڵێم چین ئەو خەڵکەی لەوێن دەرێژبی هەندێک جاروەیە ئەگەر دینیشی نەبێ ئینسافی هەیە ئینسانیەتی هەیە کە مسلمانێک لەوێن دەرێ بوو مەشروعەک بوو زدی دین بوو زدی شعب بوو کە قسەچی کرد وەکو ئەو قسەی لا تفتروا على الله كذبا فيسحتكم بعذاب ترسك دەکەوتە دێ ڕاوسە کاکە ئەو مەشروع شەرعیەتی نییە کۆرە خەڵکی گونەحبار دەبن با قائیمەکەی تۆ هینابی با لیستەکەی تۆ هینابی با لایەنەکەی تۆ هینابی کاکە ئەوە پێچەوانەی شەرع ئەو دقە پێچەوانەی بنەمای ژین و خۆنەهی لە خراپەکە دەکا کەواتە مهم ئەو ئەمر بە چاکەکەی دەکە نەهی لە خراپەکە دەکە لەوانەیە هەر لەوێن دەرێ شتێک دروست بێتن قسەی لەسەر بکرێ لەوانەیە تاخیر بکرێ لەوانەیە نزاعک دروست بێ هەتا لە نێوان لیستەکان و قایمەکان و ئەندامەکانی دیکە وەکەوەی موسا کردی عەلەیهی سەڵات وسەلام بەبەست کەواتە بوونی مسلمانی لەوێن دەرێ ئەوە سوودەکەیتی با ئەگەر یەک کەسیش بێ خۆمان پێکەم نەبی و بەردەوامیش بین حتمما ئەنجامی دەبێت زۆر غەڵەتە ئەتۆ پێت وایە بی خۆت کەمە مادەم ئەتوو لەسەر حەقی مهم ئەوێ تو لەسەر حەق بی نەدۆڕەی نەگۆڕەی ئەتوو لەسەر حەق بی بچێ وێن دەرێ لەسەر مەبدە جوانەکەی ئیسلام وەزیفەی خۆت ئەدا بکەی یەقینت هەبیتن ئیلا خوای تەبارەک وتەعالە بەرەکەتی دێختێ چونکە ئیخلاص وە دەکاتن ئەو ئیشەی تو ئەو قسەی تو جێی خۆی بگریتن و بگاتە شوێن و جێگای خۆی شکو گومانی تێدانێ لێ ضروریەتی بوونی مسلمانی لەوێ بەواجبێکی هەنووکەی شەرعی دەزانین چێن ئەوانەی کە دەبێت ئێمە دەنجیان پێ بدەین ئەو خەسڵەت و سیفەتەن و ئەو خاڵانەچین کە دەبێت تیایدا هەبن بۆ ئێمە متمانی خۆمانیان پێ بدەن و بیان نێرینە ئەو شوێنێک کە دەبێت بۆی بڕۆن مامۆستای بەڕێز دیارە ئەگەر تەمەشای قورئان کەین یعنی چار سیفەتی زەقمان لە بۆ بەیان کراوە کە خوای تەبارەک باسەکە دەربارەی شوعەیب لە یەکچەکانی و کاتێک کە موسا عەلەیهی سەڵات وەسەلام ئەو بەردەی بۆ ئەوە کە لا دەبا لەسەر بیرەکەی و ئاوەکەی بڵێن متەوافر دەبێتن بۆ مەڕووماڵاتی شوعەیب چۆن دەژێن پێغەمبەر نەبی عەلەیهی سەڵات وسەلام عەلا کولی حال هەرچیان بینن کێشەمان لەوە نیە مهم ئەوەیە مستەڵەحەکەیە کە کەلیمەکەیە لە بۆمە کچەکان گەڕانەوە گوتیانە باوکی ئینە خەیرە مەن ئیستەئجەرتە القەوی ئەوجە پاشان القەوی الئەمین يعني دەبێ کەسێکی بە قووت بێ بەهێز بێ یەکەمیشت لە ڕووی عەقیدە بەهێز بێ دومیشت لە ڕووی ئەخلاق بەهێز بێ سێمیشت لە ڕووی ثەبات بەهێز بێ بە قووت بێ ئەمجا لە ڕووی عیلم بە قووت بێ لە ڕووی کۆمەڵێک لەو بابەتانە بە قووت بێ هەڵی کەسی لاوە زەعیف نەبێ کەسێک نەبێتنی یعنی زۆر جاروێ دەبین خەڵکی وا سوبحان الله دەبێنی ئینسان نەک سەیری دێ بەڵکو پێکەنینی دێ مامۆستا هەرچەند بە قوتش بن ئەوان دەیە بڕیار بەدەستی خۆیان نییە لەسەرەوە چی ئیتیزابێ تەوجیهات دەبێ هەر ئەوە بڵێن ناکە بە قوت مەبەستم خودی کەسەکە کە ئەمە هەڵی دەبژێرین کەسەکە ئەتوو شەرت نییە قووەتی هێز و دەسەڵاتی هەبێ تایار دەبا بە و پارەی هەبێ ئەمە دەڵێن پێشی هەموو شەشی عەقیدە و ئیمان و ئەخلاق و عیبادەت و ئینسانیەتی هەبێ ئەمە زۆر دەبین ئەوڕۆ ئەهلی قووەتە ئەسڵەن ضعفی ئیمانی هەیە ضعفی عەقیدە بەڵکو هەبڕوای نییە ئەمە جارە پێشی ئەوە دەبی حیسابی سەر ئەو ئەساسە بکەین ئەگەر لەخوا بترسێ لەوێ فێڵم لێ ناکا لەوێ نام فرۆشێ لەوێ کڕین فرۆشتنم پێ ناکا تەنازوو لە مەبادی ئەەکەی ناکا مەشروعەکان کردن فرۆشتنی پێ ناکا خواروخێز ناڕوە ئەگەر کەسێکی مثل ئەهلی ئیمان و عەقیدە کەواتە خۆت بێ لە دین و ئیمان لە ئەخلاق ئەو جار پاشان دووەم ئەلئەمین کەسێکی ئەمین بێ ئەمانەت پارێز بێ ئەمانەت پارێز یعنی ئەو متمانەی من بپارێزێ ئەمین بی کە من متمانم بەو شخصەدات و دەیدەی بە کەسێک دەوی ئەو کەسە ئەمین بێ خیانەتت دێنەکات سبەینەکە ئەمین و عەلمانی یەک دەگرنەوە ناخێر ئەسڵەن عەلمانی لەکوێ ئەمانەتی هەیە ئەمانەتی هیچی نییە نەی قیامەتی و هەر سەفر و دنیای شەر ئەوە دەبینی چەندی ساڵە 30 ساڵە چمان لێ بینی لا ئیمانە لێمە لا ئەمانە لەوە کەسێک دینی نەبێ ئەمانەتی چێ دەبێ ئەو جار سێم و چارەمیش تەماشا دەکەی لە قیسەی پێغەمبەری یوسف عەلەیهی سەڵات وسەلام
جا بەو مناسبەتە زۆر جار دەرێ کاکە کو دەبی مسلمان مشارک بێ لە پەرلەمانێکی کە با پەیوەندی بە مەسەلەی دیموکرات بە شیرکوبان ئەی چۆن پێغەمبەر یوسف عەلەیهی سەڵات مشارک بوو بە حکوومەتێک هەفڕی بە ئیسلامەتیەوە نەبوو بەڵکم حاکمەکەی دەیگۆ ئەنە ڕەبکم الأعلا فەراعینەکان بوو نەبوو دەیگوت بڕوای هە بەخوای نەبوو خۆیان پێخوا بوو ئەی چۆن دوای پاشان بەشداری کردێن دەرێ بەڵکم گوتیان ئینەکە لەدەیە مەکین ئەمین ونیا فەرمووی ناوەڵە ئەم گۆشتە شتکەم بدەنێ چ دەینێ وخوای ربي يعني اجعلني على خزائن الأرض فاشا بمكن وزيري ماليي لبرو إني حفيظ عليم لسري دا كسيشي باريزرم وزاناشم تون يعني دا بيتو كسيشي زانا بي كسيشي محتفظ بي حفيظ بي كسيشي أمين بي قوي بي كواتا هر شخصيشي هلي دا بجيري أتو دا بي أو صفتاني تدابي يكمين شد ديني هبي دومين شد مبستي خزمت تدني ديني خلق بيتن وزار جيني خلق ببي دينكي ئەو جار بە قووت بێ ئەو جار ئەمانەت پارێز بێ ئەو جار لێزان بێ ئەو جار کەسێکی یعنی حەفیز بێ ئەو جار ئەگەر تەمەشا بکەین بینی سەفەرمودەی پێغەمبەری ساڵسم من ئەشارە عەلا مسلمین ئەو مؤمنین میسان کە هاتووە لە ڕیواتەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ وهو يعلم أن الرشد في غيري فقد خانه ئەگە دوو کەس هەبوو ویستت ئەتۆ شتێکی بدێ بەردەستی ئەتۆ دێی ئەمن کە میسانە متمانی خۆم دەدەمە تو یعنی دەرم کاکەوە دینم تەسلیمی تو کرد پاراستنی دینم تەسلیمی تو کرد ئەمانەتی دینم تەسلیمی تو کرد ژیانم تەسلیمی تو کرد مافی خۆم تەسلیمی تو کرد کۆمەڵێک یاساڕام هەم تەسلیمی تو کرد چی لێ ئەمن لە باتی خۆم ئەتۆم هەڵدانا لەوێن دەرێ بچی ئیشەکە بکەیت باشە کەسەکیش هەبیتن لە تۆ چاکتر بی ئەو ئەمن خیانەتم کردیا کەواتە خەڵک خائینە ئەگەر بەڕاستی دەنگ نەدا بە کەسەکی أو صفة باشو شاكاني تدابي كأهل خير كأهل إيمان كأهل أمانة أهل حفظ أهل علم دروس صحيح أمام صحيح بري صحيحة حديثة كان ومالي حديث تشمل من استعمل رجل مثال في وصف هل كسي حتى ولا خلافة دولة إسلامية فكيف لو يستا كذا فرميتو كسي دابني بكي يعني بكاري بيني بو كاروباري خلق يعني حكمرانيتي بدي دستي باشا لويش أمينتر وتساتر وباشتر هبيتن أجوانك والله حديثي صحيح دفن فقد خان الله ورسوله والمؤمنين خيانتي لقى خواي كده لقى بيغمبري كده لقى إيمان داراني شي كده كاكو شتشي قامو قالتانية أتو بي خلق هر كسك أتو دو قصي بكاو دو هاواري بكاو أو زبار بشتي بقري سط مشروعي بيديني هي شتي واكو دبي لقى مشروعي دين دابي أجا تو دين داري لقى مشروعي إسلام دابي أجا مسلماني لقى مشروعي إيمان دابي أجا تو إيمان داري أجرنا ادعاياتي إيمان وإسلامتي بلاشا ئێمە ناڵێن بکەینە ڕێکلامێک لە هیچ لایەنێک و هیچ کەسێک بەڵکم ئەو واقعی شەرعیەتە کە تو مامۆستاچی ئاینی ئەوە ڕوانگەی شەرعە لە ڕووی ئەو ئیشێوە کە ئێستا هەڵبژاردە و دێتە پێش و مسلمانان دەبێ لەگەر ئەمری خوا و پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم پابند بن و هەروەها ئەو تەوجیهات و ئەو ئیرشاداتانەی ئیسلام کە دەیکا شریعەتی خوای دەیکا دەبێ پێ و پابند بیکەین پێت خۆش و ناخۆش هەر کەسە پێی خۆش بیان پێی ناخۆش بێ ئەو واقعەکەیە ئەوە ڕاستیەکەیە ئەگە خۆی لێلا نەدەین ئینسانی چاک دەبێ لەگە چاکە کاران بێ نابێتن لەگە خراپەکاری بێ لەبەرەوەی شەرمەزاری دین و دنیا قیامەت دەبێ بۆی دەڵێن لەخوای بترسێن خوای تەبارەک وتەعالەش ئەمری کردیە یا ئەیها الذین آمنوا اتقوا الله وكونوا مع الصادقين کاکە خۆی بترسێن ئیماندارینە لەگە ڕاستگویان بن ئەو جاتو دەچی لەگە حاشەک درۆزنان دەبی کەوە چەند ساڵە جێ درویان دەبی ئەخۆ مستحقی بێ و خەڵکە کۆمەڵک دروی دیکەی لەوە بکرێتن و پێی ڕابێرن زۆر بەڕێز مامۆستا نامی خەناری عەزیەتمەندای سوپاس بەوتە بە نرخ و زێڕنەکانت دەستخۆش بی دووبارە خوای گەورە پاداشتی ئەوش داتەوە بەڵای بینەرانی ئازیز و خۆشەویست لەگەڵتان بووین لەم دیمانە تایبەتە لە خزمەتی زۆر بەڕێز جەنابی مامۆستا نامی خەنارەی وتە گەلێکی جوان و زێڕینی پێشکەشکردنی بۆ هیوایە کە بتوانین سوود و کەلکەشی زۆری لێوەرە بگرین تا بێگەشتنەوە ئەسپاردەی خوداتانەکەم خوداتان